خێزانێکی بەنگلادیشیە و ماوەی 14 ساڵە لە سلێمانی نیشتەجێ بوون. ڕێژوانی کوڕەگەورەیان تەمەنی 3 ساڵ بووە کاتێک هاتوونەتە سلێمانی، بەڵام ئەو لە سلێمانی گەورە بووە و هێشتا وڵاتەکەی خۆی نەبینیوە. وڵات تەمەنم 3 ساڵ بۆ یادم لێرای تر نەگەڕامەوە، تر 14 ساڵ لێرە ماینەوە، تر باوکماوان سەفەریان کرد، بەس من و خوشکە گەورەکەم نەمان کرد، حەزمان لێ نەبوو، باوکیشم زۆری لێ نەکرد، تر هەر لێرە گەورە بوون، ناژیانمان لێرە بەس سەفەرمان کردو بە وڵاتی تر، بەس نەچین بە وڵاتی خۆمان. خێزانە بەنگلادیشیەکە کە لە 5 کەس پێکاتون، منداڵەکانیان لە قوتابخانەکانی هەرێم دەخوێنن. شومای باوکیان بۆ کاسپی زۆربەی وڵاتە عەرەبیەکان گەڕاوە، بۆیە ناوێکی لاستیکی و تێکەڵەیەک لە کوردی و عەرەبی لە کوڕەکەی ناوە. کوڕەکەی لە نێو کووردا بە ڕێژوان بانگ دەکرێت و لە نێو عەرەبیشدا بە ڕەزوان. پێشتر لە بەنگلادش بووم، ناوی ڕێژوان تقریبەن عەرەبی و کوردیە. من بەردەوام لە دەروی وڵات بووم، ناوەکە تقریبەن عەرەبیە. ئیشم لە سعودیە و قەتەر و کویت و وڵاتان کردووە. خێزانە بەنگلادیشیەکە لە سلێمانی زۆر ئاسوودەن و لە خانووی سربەخۆی خۆیاندا. پێچەوانەی زۆربەی بەنگلادیشیەکان کە لە نێو ماڵەکاندا وەکو خزمەتگوزار کار دەکەن. شوما کاری بازرگانی جلوبەرگ لە نێوان بەنگلادش و هەرێم دەکات و ئاماژە بەوەش دەکات مامەڵەی کورد زۆر باشە لەگەڵیان. من سعودیە و قەتەر و کویتم بینیوە، بەڵام لە ڕووی مرۆییەوە کوردستان جیاوازە. بیر لەوە ناکەمەوە خێزان و خزمەکانم لە بەنگلادشن، وا بیر دەکەمەوە کورد کەس و کاری منن. هەر کەسێک دەبینیت لە کوردستان دەڵێت سەلام عەلەیکوم، هەمویان زۆر باشن. وەڵا خەڵکەکە زۆر باشە لەگەڵمان، ڕێزمان لێگرێت و ڕێک و پێکەن، تر ئەوەمان زۆر بەدڵە، وڵاتێکی تر نییە، چۆن هەنێک کەسێ حەز لە دەروی وڵاتی نییە ڕقیان لێ ئەو شتێنە، بەس لێرە وانە کوردستان جیازە. منداڵەکانی شوما خوێندکارن لە سلێمانی و خۆشی لە سلێمانی کار دەکات. هێندەی بیریان لای چۆنێتی درێژەدانە بە ژیانیان لە کوردستان، هێندە بیریان لای گەڕانەوە نییە بۆ بەنگلادش. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، سلێمانی.